گرفتێک کە هەبێتن لە بۆ ناڕەحەتێک کە هەبێتن کارێکی ئیداری و عەمەلی تەکلێکەی ئەگەر ڕەقابەتی ئەو خاڵە وایە جارێ بۆ ئینشاڵڵا لە مستەقبل بێتە رادیۆ بوو هەریەکیان کاری. بسم الله الرحمن الرحيم يموك من جمالي تشاودوي لبرسينوي كومال إسلامي أمر سرداني مالبندي سوراني كومال إسلامي من كل بودو ما بس يكم من راپرسیەکە بۆ هەڵسەنگاندنی ئۆرگانەکان بەگشتی و هەروەها مەڵبەندە بە تایبەتی بۆەوەی کەوا لە نزیکە و بزانێکین ئاسی ئەدای کاروباری مەڵبەندەکە چۆنە و هەروەها بەرەوکوێ دەچێت لە بەرپرس و هەروەها لە کارگەرەکانی مەڵبەند و هەروەها لە نزیکەوە گویان لێ بگرین بۆ داواکاری و سکاڵا و ڕەخنە و پێشنیارەکانیان. مەبەستی دووهەممان لەم راپرسیەماندا بۆ ئەوەی کەوا لە نزیکەوە گوێ بگرین لە ئەندامان و کەوادیری خۆمان لەسەر وەزعی سیاسی کۆمەڵی ئیسلامی تا چەندە ڕازین لە ئەدای وەزعی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بۆم دوومە بەسەر هەردووکیان دیارە فۆرمی تایبەتمان هەبووە کە دابشمان کردووە بەسەر ئامادەبواندا و هەروەها لە نزیکەوە خۆیان بڕیار دەدەن لەو بارەوە ئایا مەڵبەندەکەیان تا چەندە ئیش و کارەکانی بەرەوە پێشەوە چووە و هەروەها تێڕوانینیان بۆ سیاسەتی ئیمڕۆی کۆمەڵی ئیسلامی چییە.